کورد و تورکمانی شیعە لە قەزای خوڕماتووی پارێزگای سەلاحەدین هیچ کامیان دەنگی پێویستیان بۆ بەدەستێنانی کورسی پەرلەمانی نەهێنا. ئەوەش لە کاتێکدایە ئەو دوو پێکاتەیە ململانیانە لەسەر ناسنامەی نەتەوایەتی ئەو قەزایە. لە هەڵبژاردننی ئەم جارە چوونە ناو لیستێکی ترەوە، لیستی تکریت، بەڵام نەمانتوانی سەر بکەوین. هۆکارەکەیشی زیاتر ئەگەڕێتەوە بووە پەرتەوازایی کورد لێرە، لەبەرەوەی کورد لەم شارە زۆربەی زۆری نەماوە و لە شارەکانی تریش پەرتەوازیەکی پێوە دیار بوو، بۆیە ئەو پەرتەوازیە نەمانتوانی سەیتەرە بکەینە سەر دەنگەکانەوە وەکو پێویست دەنگ بێنین. لە ڕابردوودا چەندین شەڕی خوێناوی لە خوڕماتوو لە نێوان کورد و تورکمانی شیعە ڕووی داوە. تا دوجار لە 16 ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو کوردەکانی قەزاکە بە تەواوەتی ئاوارە بوون و ماڵ و حاڵیان سووتێنرا. بەرپرسانی کوردیش هۆکاری شکستیان لەم هەڵبژاردنەدا بۆ کاریگەری ئەو ڕووداوە دەگێڕنەوە. و لە ڕاستیە لە دوای 16 ئۆکتۆبەر چڕی کارە ساتەکە لە دووزا بوو، دووز جینۆسایت کرا، ئەنفال کرا، خەڵکێکی زۆر ئاوارە بوو، بۆیە کورد لەوێ دەنگی کەم هێنا. فاکتەری چڕی و یان ئەو تعدای بوو کە لە خەڵکی دووس کرا. بە تاکید کاریگەری نەرێنی هەیە لەسەرەوەی کورد بووە لە پارێزگای سەلاحەدین ئێمە کورسیەکمان بهێنایە. لە ڕابردوودا کورد لە پارێزگای سەلاحەدین کورسی پەرلەمانی نەبووە، بەڵام تورکمانەکانی خوڕماتوو 3 کورسیان لە پەرلەمانی عێراق هەبووە. بەڵام لەم هەڵبژاردنەدا تەنها ژنێک لە خوڕماتوو بە کۆتا گەیشتە پەرلەمان کە عەرەبی سوننە بوو. ئێمە دەورەی ئەم دەورێکی ئیسەها 3 نەفەرمان بوو، نیازی بوو، جاسم محەممەد جعفەر بوو، هەنا بوو، جاری ئێمە شکاتمان بوو، جاری ئێمە یعنی بڵێن گلەیەمان بوو. ئیسا ئەم مشکلەی کورد و تورکمان زۆر مشکلێکی گەورەیەکە نیانە. کورد و تورکمانیش یەکدەنگن لەسەر گرنگی هەبوونی نوێنەریان لە پەرلەمانی عێراق. بەو پێی قەزاکەیان وێرانە بووە و بەرگریکردن لێی پێویستی بە کورسی پەرلەمانی هەیە. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.